لەسەر حکوومەت قانونەکان زیاتر تون بکات بۆ ئەوەی شۆفێرەکانمان بتوانن بە پێی مەرج و بە پێی مەرجەکان و بێداویستەکان بجوڵێنەوە بۆ ئەوەی بمانێت ئەو کێشانە بنبڕ بکەین. پێویستە لەسەر حکوومەت زیاتر هۆشداری بڵاو بکاتەوە بۆ ئەوەی تاچی کۆمەلگا زیاتر هۆشیار بێت بەرامبەر ئەو ڕووداوانەی کەوا ڕوو دەدات. هەروەها شۆفێرە بەڕێزەکان زیاتر پابەند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ. من وەکو شۆفێرێک هیوادارم ئەو برا بەڕێزانە هەمویان بەگشتی پابند بە ڕێنماییەکانی هاتوچۆ بۆ ئەوەی ڕووداوی نەخوازرا و ڕوونەدا. پەیامێکشم بۆ حکوومەت ئەوەیە کە حکوومەتی بەڕێز کە ئەم پرۆژانە تەقدیم دەکات تەقدیم بە کەسانی باش بکات، سەلامەتی مواتنانی هەوڵاتیانی خۆی لە پێشدا لە ئەستۆ بگرێن. لە کوردستان وەزانم ئافرەتان پابندترن بە یاسای هاتوچۆ ئەوەندە یاسای کە هەیتمان چکە بە خۆمان هەمومان دەزانین یاسا لە کوردستان لە بۆ هاتوچۆ وەک هەموو شتێکی تر نەقسەشی زۆرمان هەیە. ئەو یاسایەمان نییە کە شوفێر پابندی بێ بە چاوەری خۆمان دەبینین ئەو هەموو ڕوودا و مەشاکلەی ڕوودەداتە لەسەر هاتوچۆ لۆ چکە یاسا نییە. ڕێگاوبانەکانمان بەڕاستی زۆر مشکلەیان تێدایە، زۆر پێویستیان بە پەرەپێدان و بە تەتەوڕکردن هەیە.